ئێرە تاقیگەکانی زانکۆی چەرمووە ئێمە ماڵمان لە تەنیژ ئەم تاقیگانەیە من کاتێک چوومە سەربانی خۆمان دووکەڵێکم بینی دووکەڵێکی کەم بوو سەرەتا دووکەڵێکی کەم بەرزە بوویتر زانیتم ئاگرکەوتێتەوە بە پەلا ڕام کرد بۆ ئێرە بەس تەنها پۆلیسێکی لێ بۆ ئەوش حرەز بوو ئەوش زۆر مشۆش بوویتر دووسێ جار تەلەفۆنم کرد بۆ 150 ویتر پۆلیسی ئاگرکوژێنەوە و ئیتر ئەوە بوو هاوڵاتیانی ئەم گەڕەکە هیمەتێکی زۆر باشیان کرد دکتۆر سلاح و کۆمەڵێ خەڵکی تری لێ بوو ئیتر چوونە ژوورە پەنجەرەکانمان شکان و ئەوی لە توانامانە بێ دەرمان کرد ئیتر لە ماوسوکی برد و کۆمەڵە شتمان دەرکرد و ئیتر برانی ئاسایش و پۆلیس و ئاگرکوژێنەوەش هاتنە شوێنەکە و بەس بەداخەوە زۆربەی شوێنەکان سوتاوە باوەڕ ناکەم شتێکی وا دەرچ بێ تقریبا 190 سوتاوە تقریبا لە سەرۆکاتی زانکۆ بووین تەلەفۆنیان بۆ کردین وتیان ئەوە حەریق بەربووە لە مختبەرەکان لەو کاتەشە لە هەمان کاتە مامۆستاکانی خۆشمان پەیوەندیان کرد ئێمە یەکسەر هاتین و پەیوەندیمان کرد بە حەریقەوە پاش فەتێ حەریقگا پێش حەریقەکە ئێمە خۆمان لێرە بووین دیابوو لە سەقفەکەەوە لەوە ئەچێ شۆتی کارەبایی بێت ئێمە گەیشتنە ئێرە ئەوەی کە توانیمان سنتەی توێژنەوەکەمانی کە کەنچانە پڕی لە دووکەڵ بوو بەڵام بە هەوڵ و کۆشی گەنجانی ئەم گەڕەکە و ئەو مامۆستا و فەرمانبەرانی کە بەیەکەوە هاتوین پەنجەرەکانمان شکاند مەجموعە جیزەمان دەرکرد دوو مختبەری کۆمپیوتەر و سنتەی توێژنەوەکەمان هەچۆن بێت دەرکرد لەگەڵ هەندێک لە هینی ئیدارەکانە بەڵام بەداخەوە سێڕە ئەوەش زیاتر لە نزیکە 9 مختبەرمان سوتاوە بیناکە بە کاملی لە کەڵ کەوتووە زەر زیانەکانی زۆرە ناتوانم بڵێم چەندێکە بەتەکی لە مەلاین دۆلار زیاترە لەبەر ئێمە 8 ساڵە خۆمان نەزانین چۆن وەکو مناڵێکی ساوە ئەمما پەروەردە کردووە گیانوماتە ئەم حاڵە نازانین لەلایە 100,000 لە 200,000 لەلایە ملیۆنێ بەم شێوە توانیوانە زانکۆیەک دروستکەین لە ئاستێکی زۆر بەرزی هەرێمی کوردستان نابێت لە ماوەی 3 ساڵە بگات ئاستی هەشتم دووەم زانکۆی لە دوای زانکۆی سلێمانی لەم دەڤەرا بەداخەوە ڕێسەکەمان لەم حاڵا بوو بە خوری و